دەستگیرکردن و هەڕەشە و تۆقاندنی ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنی با بیانووی جیاجیا و سزادانیان با شێوەیەکی نایاسایی وەکو دەستگیرکراوانی بادینان با پاشەکشەیەکی مەترسیداری ئازادی ڕادەربڕین و مافەکانی مرۆڤ لە قەڵەم دەدرێ لە هەرێمی کوردستان. چالاکانی مەدەنی پێیان وایە حکوومەت و دەسەڵات دەیانەوێ بەو ڕێگایە دەنگە ئازادەکان کب بکەن کە ڕەخنە لە حکوومەت و کاربەدەستان دەگرن و گەندەڵیەکانیان ئاشکرا دەکەن و دەڵێن هەروەکو پێشبینی دەکرا کابینەی نوێمی حکوومەتی هەرێم کابینەیەکی پۆلیسیە. منۆک دەزانین ئەم کابینەیە کابینەی نۆ کە پێشتر ڕێیوا کابینەیەکی پۆلیسی دەبێت فعلەن ئەو ڕێیە هاتە دی لەبەرەوەی کارکتەری سەرەکی ئەم حکوومەتە لە دەستگایەکی ئەمنیەوە هاتووە بە فعلی ئازادی ڕادەربڕین تەواو بەرتەسب کراوەتەوە. ئێستا گەیشتۆتە حەدی زیندانیکردنی خەڵکێکی ئاسایی کە هاواری ژیانێتی، هاواری گیانێتی، هاواری نیشتیمانیەتی، هاواری بەلاڕێداچوونی کۆمەلگایەتی ئەمانە نایانەوێت لەبەرەوەی بەرژەوەندیە مادێ دەسەڵاتیەکانیان دەکەوێتە مەترسیەوە بە فعلی ئەمانە ڕەفتاری بەعز دووبارە ئەکەنەوانی ناستە قالبی ئەو ڕەفتار و گفتاری ئەوان لەگەڵ کۆمەلگای کوردیە دەیکەن ناستە قالبی شۆڕژگەڕەوە بە پێچەوانەوە نەخێر ئەوان میراتگیریەکن لە میراتگیری ڕژێمە دیکتاتۆرەکان. ڕۆژنامەنووسێکیش دەڵێ تاوەکو ئەم کاربەدەستانەی ئێستا لە دەسەڵات دابن ئازادی بوونی نابێ چونکە کاربەدەستان خۆیان ئازاد نین بەڵکو داردەست و وابەستەی وڵاتانی دراوسێن دەیانەوێ با هەموو شێوەیەک دەنگی ئازاد کب بکەن. پێم وانییە ئازادی تا ئێستا هەبی و حتاوەکو ئەوانەی کە ئێستا لەسەر دەسەڵاتن ئەوان یعنی لەو شوێنە و پێگەی خۆیان بینیم شتێک هەبی بە ناوی ئازادی چونکە ئەوان بۆ خۆیان ئازار نین یعنی ئەگەر ئەمە لەلایەن ئەوانەوە لەلایەن دەسەڵاتدارانەوە زمانمان بگرێت ئەوان چاویان گراون دەستیان گراون قاچیان گراون ینی ئەوان وابەستەی دژمنانە حاڵەتە ینی ئەڵم پێویستە یەکەم شت حز بە دەسەڵاتدارەکان ئازاد بن حتا ئەوکەوان تامی ئازادی نەچێژن ناتوان کۆمەلگەیەکی ئازادیش ڕێگە بە ڕێبە کۆمەلگەیەکی ئازاد بدەن ئەو وڵاتان ئەقلیمیانە بە تەواوی کۆنتترۆلی ئەرز و ئاسمان و کۆمەلگەی ئێریان کردە کە لە ڕێی ئەو بە دەسەڵاتدارەکان و ینی هەموو کۆمەلگەیان دەستەمەوە کردیا ڕێ پاساوی جیاجیا دروستەکەن ینی ئەوانەی کە دەنگ هەڵە بڕن ئەوانەی کە خوازیاری ئازادین لەناو کۆمەلگە ڕەش ئەکەن. لە مانگەکانی کۆتایی 2020 و سەرەتایی 2021دا لە هەڵمەتێکی فراواندا دەیان چالاک و ڕۆژنامەنووسی سنووری بادینان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کران بەشێک لەوانە کە داوای ماف و ئازادیان کردبوو تۆمەتی سیخوڕی و هەوڵدان بۆ تێکدانی ئارامی هەرێمیان دراوەتە پاڵ و با 6 ساڵ زیندانی سزا دراون بەشێکیشیان تا ئێستا دادگایی نەکراون. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.